وەک بەشێک لەو پرسەی کە لە ئەنستیتیۆی توێژینە و گەشەپێدان تەرکیزمان لەسەر کردووە و بە ڕێزانەی خاوەن ئەزمونە لەناو بژنەوەی ڕزگاری خوازی کورد یان تەنانەت لە پرسە سیاسیەکان زۆر گرنگە لەم قۆناغە ئێمە گوێیان لێ بگرین بزانین بە چه ئاراستەیەکەوە شرۆڤەی باردۆخەکە دەکەن لەوانەیە بەشێک لەو زانیاریانەی کە لەلای ئەوان هەیە لەلای خەڵکی ئەکادیمی نەبێت و تەحلیلی ئەو بارودۆخی کە ئێستا بزنەوەی ڕزگاری خوازی کوردی تێدا ئەگەر ئێمە لە چوارچێوەی بزودنەوەدا بنین کە ئێمە لە چوارچێوەی دەسەڵات و ئەوانین تا ئێستا بەشێک لە پێگەیشتنەکان ئەوەیە تا ئێستا ئێمە لە قۆناغی بزودنەوە داین بۆیە ئەگەر وابێت بزودنەوەی ڕزگاری خوازی کورد لە کۆنا چۆن بوو و ئێستا بە شێوازێک سەیری دەکەین سەردی تاریخی ئەم مەسەلەی لێکدابڕانی سیاسی و ئاسۆی چارەسەری ئێستا ئاسۆی چارەسەری بەڵام سەردی تاریخی لێکدابڕانی سیاسی لە بزودنەوەی ڕزگاری خوازی کوردی چۆن بووە بەڕێز کاک ئازاد جوودیانی پێما تەرکیزێک لەسەر ئەم بابەتە دەکات هەروە لە سەردەمی حکومڕانی کوردستانیدا هۆکارەکانی لێکدابڕان چییە گرفتەکانی بەردەم تەکاملی ناوخۆیی یان تەواوکاری هەرێمی کوردستان چونکە وەکو پێشتریش لەگەڵ کاک ئازاد باسمان کرد ئێمە لە دوو قۆناغدا تێپەڕ دەبین قۆناغی دوای جەنگ و قۆناغی تەحولی دیموکراسی واتە کێشەکانی کۆمەڵگای دوای جەنگ و کێشەکانی کۆمەڵگای تەحولی دیموکراسی هەردوو شمولی ئێمە دەکات لێرەدا وەکو بزودنەوەی ڕزگاری خوازی کورد وەکو دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستان ئێستا لە چ قۆناغێکدا ئەم دابڕانە چ کاریگەری لەسەر دەبێت لە زۆربەی هەرە زۆری لەو نێوەندانەی لێکۆڵینەوەیان تەنانەت لە وتارە سیاسیەکان کە باسی سەر بەخۆی دەکرێت ئاماژە بە کێشەیەک دەکەن کێشەی ناوخۆیی هەرێمی کوردستان چ کاریگەری دەبێت لەسەر ئەم پرۆسەیە کە ئێستا ئێمە دەمانوێت کاری لەسەر بکەین بۆیە هیوادارین کاتێکی زۆر بەسوود لەگەڵ کاک ئازاد جوودیانی بەسەر بەرین و بە تایبەت لەگەڵ ئەو زانیاری و ئەو بابەتی کە دەیەوێت پێشکەش بکات لێرە گرنگترین خاڵ بەنسبەت ئێمە ئاسۆی چارەسەر چییە وەکو سیاسەتمەدارێک ئاسۆی چارەسەر لەم قۆناغە بۆ ئێمە چییە و چ گرنگێکی دەبێت زۆر سوپاس فەرمووی زۆر سپاس سپاس بۆ کاک دکتۆر و زۆر سپاسی کاک سەرۆکەم براوی خۆشەویستم کە مەدەمێکی زۆرە یەکترە ناسیین و زۆر لوتفی نوان و ڕەنگە بوو پێشێکیان بۆ بەخێراتنەی کە کردی نختێک ئەرچیبوونی قورستر کرد بۆی لە ئاستی ئەو تەقیمەی بەڕێزی دابووم چەندە من ڕەنگە ئەزموونی خۆم و خوێندنەوەی خۆم و تێگەیشتی خۆم زۆرتر باز بکەم لەوەی کە بسم ناوەندێک مەسایل کە ڕەنگە ئەوەی بەڕێزی زۆربەتان ئەکادیمیەکان باشتر ئەو مەسائلانە تاو توێ بکەن من لە سەرەتاوە کە کاکسەرۆ مۆزوعەکەی بۆ هەڵبژاردم و ڕێگەشیدا یان داواشی لێکردم کە هاوکاری بم ئەگەر مۆزوعەکە ڕووگۆڕ بکەین کە من نەمکرد لە ڕاستی زۆر بە ئاسان هاتە بەرچاوم پێم وابوو و ئاو خواردنەوەیەک وایە دێم و قسەی لێ ئەەکەم و تەواو بەڵام دوایی کە بەجددی چوومە ناو مۆزوعەکە بینیم نەخێر خەریک بوو وەکو کابرای عەرەب و هینەکەم لەبێ کۆمپیۆتەرەکەی لەندەن نوکتەیەکەی ئەڵێن کابرایەکی عەرەب چوو بۆ کاتە کۆمپیۆتەر نەبوو لە دنیا شتێک جیهازێک هەبووە تەڵەن ڕەنگە نوکتە بێ ئەمە تیانەوە هەشتێکی لێپرسی جوابتەداتەوە چوو تێتی شەک و ماک و بدنیا کۆمپیۆتەرەکە وەستاوە بەڕاستیدا ئەوە شەک و ماک و بدنیا و بێحاڵەکەی کوردیە و پرسیارە دەبێ پیا هەمووی بزانێت و هەمووی لێتی حاڵی بێت و لە هەمان کاتیشدا بگەڕێتەوە بۆ هەندێک تاریخی کۆنتر زگەلەوە لەگە کاکتۆری باسمان کرد هەندێک ئیشکالیتی و غەویش هەیە لەو مەسەلەیەدا دابڕان بە معنای عدەمی تەواصل یان بە معنای قەتیعەیە و ئەوەی کە پێڵێن قەتیعی معرفی و قەتیعی نازانم چی لە ئاخیری یان چۆنەکە ئێمە بە شکل سادەکەی وەرمانگرتەوە معنای دابڕانی سیاسی کە ڕەنگە هەدەفی کاک سەرۆژ کە داڕێژەری بیرۆکەکە بۆ هەر ئەوە بوو بێ لە ڕاستیدا دوو لای هاوکێشەکە هەیە لایەکیان دابڕانە کە ئەو دابڕانە لایەکەی تری تەواصلە ئیتر زۆرجار لە هەندێک شوێندا ڕەنگە نەتوانین بەتەنیا باسی دابڕان بکەین ئەگەر باسی تەواصل دەکەین چونکە کە تەرکیز دەکەینە سەر دابڕان یعنی ئەمانەوێ بگەینە تەواصلێک یان بگەینەوە زیندووکردنەوەی تەواصلێک
یان بیناکردنی شێوەیەکی تر لە تەواصل ئالەتێکی تر و میکانیزمێکی تر لە تەواصل. من زۆر بەگرنگم زانی بۆ ئەم مەسەلەیە بە تاریخی حرەکەی کوردی نوێدا بچمەوە نوێ بۆ معنای لە دامەزرانی پارتی دیموکراتی کوردستانەوە هەتا ئەگاتە ئەمڕۆکە ئێستا کێلایەن لەوێەوە دەست پێ بکەین زۆرتر نەچینەوە وڵای تری تاریخی حرەکەی تەحەڕوری کوردی بۆی تووشی ئیشکالیاتی ئەوی پێڵێن ئیشکالیاتی تەسمیە و ناولێنان نەبینەوە دواتر بڵین ئەری ئەمە حرەکەی تەحەڕور بووە نەبووە چۆمە بە ئەوە خۆمان تووشی ئەو جێژاوە نەکەین. لەو کاتەوەی کە پارتی دروست بووە لەو کاتەوە هەتا ئەگاتە ئەم ڕۆمان تەماشاکەین لە ناو حیاتی حزبەکاندا لە خودی یەک حزبدا کە زاران یەک حزب هەبوو نوێنەرایەتی حرەکەی تەحەڕوری کوردی ئەکرد کە ئەویش پارتی دیموکراتی کوردستان بۆ ڕاستە یەک دووزا محاولاتی تر هەبووە وەکو حزبی هیوایان ئەو حزبەی کە لە حزبی شیوعی هاتە دەرەوە و شتێکیان بەناوی وەرستە ناوەکەم نایەتەوە ڕزگاریان دروست کرد وەکوین بەڵام بە هیچیان ئەوانە نەیانتوانی ببنن نوێنەرایەتی حرەکەی تەحەڕوری کوردی بکەن وەکو حرەکەیەک بەقەدر ئەوەی کە پارتی کردی چکە پارتی 2000 توانی هەموو ئەو لاباڵ و هەموو ئەو تەوەجوهات و هەموو ئەو وردە گروپانەی کە هەبوون لە کوردستاندا لە خۆیدا جێبکاتەوە کۆ بکاتەوە. لەو سەردەمەدا هەموو کۆنگرەکانی پارتی کە کۆنگرەکان زۆر متەواضع بووینەوە کۆنگرەی 15 نەفەری و 20 نەفەری و زۆرتر و کەمتر بووە هەمیشە مەشاکلی تیا بووە هەمیشە جۆرێک لە لادانی یەکێک و گروپێک و هێنانەوە پێشی گروپێکی کا و زۆر جاران تەزاد و ناکۆکیش لە نێوانیاندا دروست بووە بەڵام ئەمە بە هیچ نەوەیەک نەبووەتە هۆی ئەوەی کە بتوانین ناوی لێ بنین دابڕان لە حاڵەتی سەرەتایی دروستبوونی پارتی وەکو حرەکەی وەکو نوێنەرایەتی حرەکەی تەحەڕوری کوردی چونکە تەرەفەکەی تر نەبووە بە هیچ نەبووە بە شتێکە تا وەکو بڵێن لەمابینی دوو تەرەفدا ئیتر تەواصل نەما کەسێک دوو کەس لادراوە ڕەنگە قوبوڵی لادانەکەی کرد بێ وەکو ئەمری واقعێک تەعاملی لەگەڵ کرد بێ ڕەنگە نەخێر چوو بێتە ناو حزبێکی کە ئەو کاتە حزبی شیوعی زۆرتر مرەشەح بوو یان هەندێک حزابی تری ئەوەی کە سەرتاسەری عێراقیان پێ ئەوتن بەڵام بنەتیجە دوو تەرەف تەکوین نەبووە تا ئەو دوو تەرەفە تەواصل بکەن یا انقطاع بکەن هەندێک تەرەف ماوەتەوە. ئەم حاڵەتە ئەتوانین من لای خۆم وای بمە تا دەستپێکردنی شۆڕش لە 61 ئەم حاڵەتە هەروە ئەتوانین تەعاملی بکەین وادارم بەحسێکی دیکە هەبێت کە پێچەوانەی ئەوەی من بسەلمێنێ بۆی دەوڵەمەندتر بێت لە داهاتوودا کە حرەکەی تەحەڕور دەستی کە شۆڕشی چەکداری دەستی پێکرد لە ڕاستیدا مەوضوعەکان گۆڕان بۆچی چونکە ئیتر شۆڕش هەم پێشمەرگەیە بوو هێزی چەکداری هەبووە هەم ناوچەی ئازادکراوی هەبووە هەم جۆرێک لە کە لەو ناوسانەدا جۆرێک لە دەسەڵاتی ممارەسە کردووە بە شکلێکی زۆر بیدایی بوو بێ بە شکلێکی زۆر نامتەکامل بوو بێ و ئەمەش وای کردووە کە بکرێت ئەگەر حاڵەتێکی نەخوازرا و ڕوو بدا ببێ بە دوو تەرەف وەکو زۆری نەخایە لە 61 بۆ 64 بینیمان کە ئەم حاڵەتە دروست بوو یەک تەرەف بوو بە دوو تەرەف و ئەو دوو تەرەفە هەردووشی هێزی چەکداری هەبوو و هەردووشی زۆنی دەسەڵات و هەژمونی خۆی هەبوو من باسی شارەکان ناکەم کە لە شارەکاندا نەشاتات چی کراوە و بە نەشاتاتی سەربازی پێشمەرگانەشەوە بەڵکو باسی ناوچە ئازادکراوەکانەکەمەوە ئەو کاتە هەبووە کە 2000 بینیمان بەچی داشکایەوە بۆ ئەوی شەڕی ناوخۆش ئینتیلاقی کرد دەستی پێ کرد بۆ یەکەمین جار لەو خۆناخەدا شەڕی ناوخۆ دەستی پێکرد کە لە ڕابردوودا ئەگەر شەڕی ناوخۆ لە سەردەمی شێخ مەحموودیان چێ لەمابینی بنەماڵەیەک و تایفەیەک تۆزێک شتێک بوو بێ ئەو تەسمیەی وەرنەگر کە ناوی لێ بنەی شەڕی ناوخۆ هیچ لێشێک لە ئەکادیمیەکان ئێساش کە باسی هەندێک لە تەمەڕودی ئەم عەشیرەت و ئەو عەشیرە لەسەر شێخ مەحموودیان هەتا ئەوەی لە کۆماری مەهاباد ڕوویدا ئەمەش هەر ئەو تەسمیەی ناو لێ نەندرا بۆیە من ناچارین ئەوەی کە هاتە پێشەوە لە 64 ئەو ئینشقاقی کە دروست بوو و ئینشقاقەکە بە نەک بە دابڕان کۆتاییها بەڵکو بە شەڕی ناوخۆ کۆتاییها و شەڕی ناوخۆ 2000 حەسم بوو لە لێوان براوە و نەبراوەیەکدا براوەکە ئەو کاتە ئەو باڵە بوو کە پێوترا باڵی مەلا مستەفا یان وەکو ناو خەڵکدا پێیانەوە باڵی مەلایی لەو لاشەوە باڵی یەچەندە ئیبراهیم ئەحمەد بوو لە ئەسڵدا بەڵام بە باڵی جەلالی زۆرتر ناوی دەرکرد وە بوو کە باڵی مەلا مستەفا
هەیمەنەی کرد بەسەر هەموو کوردستاندا کوردستانی ئازاد کراودا تەمەن لە ناو شاری شەر بە هەمان شێوە ئەوان تقریبان بوونە ئەو ئەساسی کە بتوانێت خەڵک یان ئەو چوارچێوە ئەو ئیتارە سیاسی و پێشبەرگایەتی کە خەڵکی ناوشاریش جۆرێک لە ئینتیما ئەوەی کە حزبیش نەبێت جۆرێک ئینتیما بۆ خۆی لەگەڵ ئەم شۆڕش و ئەم ناوچەیەوە ئەو حزبە دروستکە تەوەقوعێک ڕەنگە ئەو کاتە هەبوو بێ کە لەبەرەوەی باڵی مەکتەبی سیاسی بە حساب هەموو ئۆرگانە حزبیەکان لای ئەوان بوون بە ڕۆیشتنی ئەوان و بە چوونیان بۆ هەمەدان و نەمانیان لە کوردستانی عێراق و لە ناوچە ئازادکراوەکان تەوەقوعێکی وا هەبوو بێ کە دەجێ خۆشی بۆ تەوەقوعە کە ئیتر ئەوەی موئەسەساتی حزبیە ڕۆی شتێک نەماوەتەوە لێرە بە ناوی حزب بەڵام دواتر ئەوە بووم لە زنجیرەیە کۆبوونەوە و کۆنگرە و شیوە موئەسەساتی حزب جارێک کە دروست کرایەوە بەبێ هیچێک لەوانەیە کە پێشووتر لە نوێنەرایەتی حزبیانە کرد لە ناو حەرەکەی بە حساب حەرەکەی تەحەڕڕ و شۆڕشی ئەیلولدا ئەم سەرەتایان بۆ ئەوە باس کرد کە دواتر دێم سەردێکی سەریعی خێرا بەسەر ئەوەدا ئەڕۆم کە ئایا لێکدابڕان بەو مەفهومەی کە ئێستا هەیە و بۆ مەفهومەی کە ئەو کاتە هەبووە لە حاڵەتێکدا کە حزبەکان هێزی سەگداریان نەبێت ئەو لێکدابڕانە بەو شێوەیە ئەتوانێ بگاتە نەتیجەکەی بگاتە شەڕی ناوخۆ وەکو ئەوی لە ڕابردوودا بینیمانە بەڕێی من ئەمە گرنگە ئەگەر دواتیش ڕەفیقی تر و برادەری تر بتوانێت لە وەختی تردا تەرکیزی بکاتە سەر وەکی ئەم حاڵەتە شەڕی ناوخۆ تەنیا لەو کاتە ڕوویدا کە هێزی سەگدار و ناوچەی ئازادکرا و لە ئێستاشدا حکوومەت و دەوڵەت هەیە لە مؤسساتی دەوڵەت هەیە لە کوردستاندا بۆیە ئەم خطورەتە هەر لە ئارادا هەیە یان نییە طبعا دواتر جارێکی کە هەر لە کوردستاندا ئەو وەزعاتە پێشەوە کە باڵی مەکتەبی سیاسی ئەو تەسمیانە وەکو ئەوی باسی دێەوە ئەکرێت ڕەنگە لەسەر ئەو تەسمیانەش ئشکالیاتی زۆر هەبێ یەکێک بڵێ باڵی مەکتەبی سیاسی یەکێک بڵێ باڵی نازانم چیانێکە و ناوێکی دێبنێ منەوێ ئەو ناوەی کە زۆرتر متەداوی لە زۆرتر قسەی لەسەرەکرێت لە زمانێکی ئەدەبی لائقدا ئەدەبی سیاسی لائقدا باسی بکەی هەر بۆ شێوەیە ئەبێ باسی لێوە بکەین و تەسمیات بۆ شتەکاندا بنین تەسمیاتی تەرەفێک لە دژی تەرەفەکەی تر تەوزیف نەکەین لانیکە من بۆ خۆم تەوزیفی نەکەم ڕەنگە برادەریچکە مبەرری هەبێت تەوزیفی تەسمیەیەکی کە بکە ئەمە مۆزوعێکی ترە بۆیە تەماشاکەین دواتریش کە جارێک کە قەتیع دروستە بێتەوە کە مەکتەبی سیاسی ئەوانەی کە بەکوت باسم کرد مەکتەبی سیاسی لە مەهاباد جارێکی کە گەڕانەوە بەڕاستی هەر تەواصل دروست بوو قەتیع نەبوو تەواصلەکەش تەواصلێکی داخلی بوو لەبەرەوەی ئەوانە وەکو تەرەفێک نهاتنەوە کوردستان بڵێن ئێمە حزبی ئەلفی لە بەرامبەر حزبی با بڵێن ئێمە وەکو جارانی وەکو 64 بڵێ ئێمە باڵی مەکتەبی سیاسین لە بەرامبەر باڵی مەلا مستەفا کە هەر ئەوانش ئازاد بوون چناوێکی بۆ خۆی لەو باڵی ترناوە لە باڵی مەلا مستەفا ئێستا لە تاریخی ئەدەبیاتی سیاسی کوردستاندا بەداخەوە زۆر بە زمانێکی خراپ لەسەر یەکتر قسە ئەکرێ بۆ ئێمە دیسانە مناسبەوە ئەو مەجارانە جارێک کە قەتیع دروست بووە ئەو قەتیعەیە کە دروست بووە جارێک کە بۆ شەڕ جا ئەوش ئیشکالیاتە ئایا ئەوەی کە کرا ئەو زاری دووەم شەڕی ناوخۆ بوو یان تەسمیەیەکی کەی هەیە چونکە تەرەفێک لەگەڵ حکوومەتی عێراقدا بوو تەرەفێک لە دەرەوەی حکوومەتی عێراقدا بوو و لە شاخ بوو و ئیمتیدادی ئەیلولی 61 بوو مایەوە ئەمەش چۆن معالەجە ئەکرێ ئەمەشان جێی بەحسە بەڵام بەحسی ئێمە نییە ئێستا باسی لێوە بکەین ڕەنگە لە بەحسێکیکەدا لە وەختێکیکەدا لە شوێنێکەدا من یا هەر ڕفیقێکی کە بتوانێت باسی لێوە بکە دیسان ئەم جارەشیان لەژێر زەبری وەزع سیاسیەکان و حرەکەتی دیپلۆماسی جارێکی کە ئەو باڵی کە پێ ئەوترێ باڵی ئەو کاتە تەمان کەس نەیەتوانی بڵێ ئەمە باڵی مەلاییە چونکە مؤسساتی حزبی تەواوی تەکمیلەی خۆی کردبوو و مؤسساتی نوێ و ئیستیحداثیش کرابوو کە ئەو کاتە شۆڕش دوای 64 جارێک کە بینای خۆی کردو هەموو مؤسساتەکان تەکمیلە بوون بە حەدێکە مؤسساتەکان گرنگتر بوون حتا لە ڕووی ئەگەر کەسێک زۆر هەواداری دیموکراسیەت بێ لە ڕووی دیموکراسیەتیشەوە هەروە بوو بۆچی چونکە لە سەردەمی باڵی مەکتەبی سیاسیدا شتێک نەبوو لە ناو شۆڕشی ئەیلول بە ناوی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش
وأنجمني سكردایەتی شۆڕش تەفەڕعی نەکردبوو بۆ مەکتەبی تەنفیزی مەکتەبی سیاسی مەکتەبی عسکەری يعني شتێک بوو حزب بوو سەیتر بوو بەسەر هەموو شتێکدا ئەو ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش کە دروستکرا خەڵکی حزبی و خەڵکی لا حزبیشی تیا بوو و لاباڵی تری بچووکی تێدا بوو وەکو جەماعەتی کاژیکی ئەو کاتە هەر بە کاژێکی خۆیان قبول کرابوون و مواقعی مهمیشیان لەناو ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش و لە مەکتەبی تەنفیزی هەبوو ئەوەی ئێستا بیرم دابێتەوە وەکو نمونەک ڕەحمەتی شێخ محەممەدی هەرسین یەکێک بوو لەوانە و حەمەی محەممەد عەزیز یەکێک بوو لەوانە زایدە ژمارەیەک ناویکە کە ڕەنگە من ئێستا لە زاکیرەمدا نەبێ و طبعا دوای ئەحداسی هاتنی باسیش بوو ئەو مۆزوعە لە کوردستاندا ڕاستە لەناو ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش کەسی شیوعی تێدا نەبوو لە حزبی شیوعی عێراقی بەڵام حزبی شیوعی عێراقی حزورێکی زۆری هەبوو لە هەموو محافەزەتەکانی ئەو کاتی کوردستان لە هەموو ناوچەکانی ئەو کاتی شۆڕش چ وەکو هێزی چەکدار و هێزی پێشمەرگە کە ئێستا شتێک لەو شانازانی حزبی شیوعی ئێستا باسی لێ بکەن و بۆ نمونە شەڕی هەندرێنەکە ئەو کاتە بە هێزەکانی حزبی شیوعی کراوە حزبی شیوعی ئەو کاتە وەکو هێزی چەکدار وەکو پێشمەرگە قبوڵی بوو کە لە ژێر سایە یەک پیادەی هێزی پێشمەرگەی کوردستان حرەکە بکە هەرچەندە ئەو کاتە با بڵێن ئەگەر هیندی سەرکردایەتی شۆڕش ئەو کاتە کۆمەڵێک تایبەتمەندی بۆ حزبی شیوعی قبوڵ بوو هێشتبوویەوە بۆ نمونە هێزی هین هەبوو کە تەجەحفلی ئەکرد لەگەڵ هێزەکانی حزبی شیوعی بەڵام منتیقەشان لەژێر دەستدابوو کە لەم منتیقە مەبەستم جەبهە بەڵام بۆ ئیدارەدانی ئەو کۆمەلگای منتیقە ئازادکراوەکان حزبی شیوعیش ئەوەی قبوڵ بوو کە ئەو سیستەمە بڕێەوە ئەچێ کە سەرکردایەتی شۆڕش و ئەنجومەنی مەکتەبی تەنفیزی و مەکتەبی عسکەرییان و ئۆرگانانەی تر هەتا دواتر بەشی کۆمەڵایەتیش دروست بوو بە متەخەسیستر لەناو شۆڕشدا ئەمانە سیستەمەکەیان داڕشتی بۆ ئالێتی ئیشکردن کە بەشێکی زۆری لە بۆ هەلکردنی نیزاعات و ئەوانە پشتی بە هەندێک پشتی بە قەوانینە بەست بەڵام زۆربەی پشتی بە ئۆفی ئیجتیماعی و بە فەسلی یان هێنی نیزاعات لە ڕێگەی مەلا و فتوای دینیدا هینەکرد گرنگەوە بوو زۆرێک لە ئیدارە هەبوو جاری دووەمیش کە ئیتفاقی ئازار کرایەوە جارێکی کە هەر ئەو باڵە بورم بۆ ئەوەی لی تێبگەین ئەڵێم باڵ دەنا خۆی ئینێمانی ئەو باڵە سەرکەوتەوە کە لە نیزاعی 64دا لە ڕووی ئەسکەریەوە سەرکەوت بوو و لە ڕووی هەژمون دانان لەسەر تەواوی کوردستاندا سەرکەوت بوو لە یازدەی ئازاریشدا جارێکی کە ئەوان سەرکەوتنەوە یەکێک لەو خاڵانێک کە دەبێت ئیشارەتی پێ بدەین کە ساش لە مابینی حزبی دیموکراتەکانی کوردستانی ئێراندا مدەتێک وشیرە لەسەر ئەوە هەبوو هەردوو لایەن بەخۆیان ئەوەت حزبی دیموکراتی کوردستان ئەو کاتەش هەردوو باڵەکە بەخۆیان ئەوەت پارتی دیموکراتی کوردستان لە ڕێی کاریزما و کاراکتەرە سەرەکیەکانەوە زۆرتر ئەناسرانەوە زائیدەن لە ڕێی گوتارەکانیان لەناو لەسەر مەسەلە جیاجیەکانی کۆمەلگای کوردەواری ئەوانە ئەناسرانەوە بۆ جارێکی کە دابڕانەکە کۆتایی پێهات کە دابڕانەکە بوو بۆ هۆی شەڕی ناوخۆ دابڕانەکە کۆتایی پێهات و جارێکی کە تەواصل بەردەوام باسم کرد تەواصل بۆ معنایانە دوو تەرەف چونکە نەزانین باڵی مەکتەبی سیاسی دوای ڕێکەوتنی ئازار هۆی کە ئیشکاری لەسەرە تا ئێساش ڕێکەوتنە یان بەیان نامەیە ئەمەشان تۆزێک مناقەشە هەڵگرەوە و یەکێک و لەو مەتەباتانی کە نظامی عێراقی ئەو کاتە بۆ حرەکەی تەحەڕوری کوردی دروستی کرد کە ئەو بە ناوی بەیان تەرویزی کرد و تەرەفی سەرکردایەتی شۆڕشی بە ناوی ڕێکەوتن تەرویزی کرد بەش مۆزوعێکێکە کە بەڕێستان هەموو کەم و زۆر ئاگادارن لێی ئەو کاتە باڵی مەکتەبی سیاسی خۆی هەڵۆشاندەوە خۆ هەڵۆشاندنەوەیەک ئەوە جا بوو بە حزبی شۆڕژێری کوردستان و دوای ئەوە لە بە حساب ڕێکەوتنێک دروست بوو لە مابینی پارتی دیموکراتی کوردستان و باڵی حزبی شۆڕژێری کوردستان جا ئەمەش دقەتێکی لێ بدەین گرنگە یعنی ئەو کاتە قیادەی شۆڕش یان قیادەی شۆڕشی یان قیادەی مەلا مستەفا دقەتێکی زۆری لەو مەجالە خەریز کرده بوو بەوەی ئامادە نەبوو لەگەڵ حزبێک داخلی یەکگرتنەوە بێ کە هەمان ناوی خۆی هەبێ ئیلا بێ ناوەکەی بگۆڕدرێ ئەم حکایەتە ڕەنگە زۆر لای من نەبێ ڕەنگە لای ئەوانەی کە ئەو کاتە لە
قیادەی پارتی بوونە یان لە قیادەی باڵی مەکتەبی سیاسی بوونە باشتر بتوان ئەم حەقەتە ڕوونکەنەوە ئەم ناوگۆڕینە ئەم سیناریویەکی بەریء بوو یان سیناریۆ بوو ئەسڵەن بۆ ئەو بوو کە بە یەکجاری ئیترجارێکی کە کەسێکیکە نەتوانێت گروپێکیکە نەتوانێت ئەگەر لە پارتیش ئینشقاق بکە بە هەمان ناو بێ هەرچەندە دواتر ئەو گروپی ئینشقاقی کرد عەزیز ئەقراوی و هاشم ئەقراوی و ئەوانە چوونەوە پاڵ حکوومەت ئەمان بە هەمان ناوچوو بەڵام ئەوانە نەیانتوانێت ناو موجتەمەعی کوردستاندا یەک زەڕە پشتیوانە بۆ خۆیان پێ بکەن من حەق بۆ هەندێک خەڵک بۆ مەکسبێکی خاصی خۆی بۆ دەستکەوتێک لەگەڵیان ڕۆیشتۆ لەگەڵیان بۆ بەڵام نەیانتوانی بمنە ڕقەمێک یعنی ئێستا ئەگەر کەسێک زۆر هەوڵ نەدا زۆر دقیق بێ لە نووسینەوەی تاریخ بەڕێی من ئەتوانێت ئەوەی پێڵێن پارتی شۆڕژێری ئەوەی شێخ سار و ئەوان دواتر ئەو پارتی دموکراتی کوردستانی کە با بڵێم چوونە پاڵ حکوومەت یان لە فیفی مامۆستا مەلام هاتۆڕ و ئەوان ئەمانە هەمووی ئەتوانی ئەسڵ تەزاهول کات لە تاریخ مەگەر لە خوارێ هامشی بۆ بکات چونکە هیچ دەورێکیان لە هی نەبوو لە حرەکەی تەحەڕوری کوردی و لە حرەکەی سیاسی و لە معادلاتی سیاسی لە کوردستان و عێراقیشدا نەبووە کەواتە جارێکی کەش لێرە تەماشا بکەین و بە هەمان شکل ئەمە کۆتایی پێهات جارێکی کە تەواصل بەڵام بۆ تەریقەیە کە ئەکرێ هەوڵ بدرێ ناوێتکی لێبینە ئەو جۆرە تەواصلە چۆنە تەواصلی چکە یەک تەرەفە دوو تەرەف نەماوە تەرەفێکە ئەو تەواصلە چۆن ناوی لێ بنین لە هەموو حاڵەتێکدا ئەتوانین بڵێن کە ئیتر تەرەفەکەی تر قبوڵی کرد لە چوارچێوەی میزاجێکی تردا لە چوارچێوەی حیوارێکی تردا یان فەزایەکی تری حیواریدا کە ئەویش پارتی دموکراتی کوردستان بووە قبوڵ کارەوێ بێت و لەگەڵ ئەوە بەردەوام بێت تا دواتر کە ئەم حاڵەتە ئەم تەواصلە بە شێوەی خۆی مایەوە تا گەیشتەوە 75 کاتی کە شۆڕشی ئێروشکستی هێنا و وەزعەکان زۆر نزیکەوە زۆر شتا متابعە کردووە دوای ئەوە وەزعێک دروست بوو لە یەک کاتدا یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو پارتیش جارێک کە خۆی تەنزیم کردو کە پارتی هەبوو پێویستی بە دروستکردن نەبوو بەڵکو قیادەیەکی نوێی کە بتوانێت مەرحەلەکە بەڕێوە با و مستەجاب بێ لەگەڵ مەرحەلەکە بە ناوی سەرکردایەتی کاتی دروست کرا لەوێشەوە تەماشاکەی لە بیدایەتەوە جۆرێک لە تەواصل هەبوو پێشی بینێرە کاکسەرۆ بیری خزمەوە یەکێک لەو کۆبوونەوە ئەوەلیانەی کە لە مابین یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی کاتی پارتی دموکراتی کوردستاندا کرا لە دیمەشق بوو کە نەتایجەکانی بەشێک نەگەیشتن کە دڵخۆشکرد بۆ بتوانێت وەزعێکی نوێ دروست بکا و ینی تەواصلەکە بگاتە حاڵەتی تەعاون بەڵکو بەداخەوە جارێکەوە تەواصلش گەیشتەوە حاڵەتی لێکدابڕان و دوای ئەوە شەڕ و شۆڕ و شەڕی ناوخۆ کە ڕاستیدا ئەو سلسیلەیە بەردەوام بووە ینی ناوە هینێکە بۆ با بڵین جۆرێک لە ڕێککەوتنی پڕ لە بێمتمانەیی لەگەڵ یەکتر هەبوو کە هیچ نەتیجەیەکی مەیدانی ئەو تۆی لێ نەکەوتەوە بەڵکو بە ئەکسە وەکو ئەوی ببوو بێتە هۆی خۆشکردنی جارێککەی ئاگرەکە واکەوتۆتەوە ئەم حاڵەتە هەروە بەردەوام و بە هەموو ناخۆشەکانی بە هەموو ئەوانەی شەڕی ناوخۆ و بە مەرحەلە و قۆناخە مختلفەکانی و دوای ئەوە دروستبوونی دووبەرە بەڕاستی کە ئەو دووبەیە هەتا تەنیا ئەمقێکی کوردستانی نەبوو بەڵکو ئەمقێکی ئەقلیمیشی هەبوو دووبەرەی شەڕ دووبەرەی ناکۆک لەگەڵ یەکتر هەر نمونەیەکی بچووک ئیسان بۆ ئەوە بێنێتەوە جەبهەیەکی پانوپۆر بە دەعمی لیبی و بە ئۆکەیەکی ڕەنگە زۆر دقیقی یا زۆر ورد و زۆر سادقانەی سووریانە بێ بە ناوی جەوقەت دروست بوو کە حزبە کوردیەکان هەموو تێدا بوو و هەندێک لە حزابی عێراقیش تێدا کۆبوونەوە و لە ئەنجامی ئەو جەوقەدەش بوو کە ئەبێ ئەو ڕاستیە بڵێن شتێک بۆ موعەمەر قەزافی باز بکەین کە لەوێ تەمویلی ئەو حزبانەی کوردستان و حزابی تریشی کرد نازانم ئەرقامەکان ببوورن بە هەندێک دەعمی مالی و بە هەندێک چەکوچۆ و ئیمکانیاتی عسکەری دەست بەجێ ئەمە ئەبێ قیمەی تەواصل بێ وەزعێک دروستکە کە تەواصل زۆر هین بێ لە پڕ شتێکی کە دروست بوو لە بەرامبەر ئەوەدا ئەویش پێوترا جوود بریتی بوو لە هەموو هێزەکانی کوردستان بە حزبی شیوعی عێراقیشەوە بە ئیستیسنای یەکێتی لەگەڵ نەبوو ئەمەشیان جێ بەحسێکە و ئەبێ ئەوانەی بۆ تاریخە ئەجێڕنەوە باسی لێوکە من مەبەستم ئەوە نیە تاریخەکەی باسکەم بەقەدر ئەوەی مەبەستم ئەوەیە بڵێم کە
ئەو هەوڵانەی ئەو ئیتارەی بۆ تەواصل دروستکرایەوە لەما بینی لەناو باڵەکانی حرەکەی کوردی لە ڕێگەی جەوقەدەوە بە دروستبوونی جوود ئەمە هەڵوەشایەوە جارێککە یعنی داخلی حاڵەتێکی قەتیع بووینەوە یا انقطاع بووینەوە یان لێکدابڕان بۆ حرەکەی تەحەڕوری کوردی بە شێوەیەکی خراپتر چونکە جارانی پێشووتر دوو تەرەف لەگەڵێکەوە بەڵامی تر ئەم دوو تەرەفە لەمە دووە بوون بەوەی کە لاباڵی تر بە دەوری خۆیاندا بە شکلی جەبها یان بە شکلی تەفاهماتی تر بە دەوری خۆیان کۆکەنەوە بەداخەوە ئەو کاتە لە دوو شوێندا ئەمە ئینعکاسی زۆری هەبوو تەڵەن لە 64ەوە ئینعکاسە هەبوو بەڵام ئەو کاتە تۆزێک شدەتی نوان ئەویش هەم لە کوردستانی ئێراندا و هەم لە کوردستانی سووریادا ئەم جۆرە لە ئیشقاق لەسەر ئەساسی لەوەی کە لە فەلەکی یەکێتی نیشتیمانی کوردستان یان لە فەلەکی پارتی دموکراتی کوردستاندا بن ئەمەش مەشاکلی تری لەوێ لێکەوتەوە و هەتا توانین بڵێ هەمان تەجربە بە مەفاهیمی تر بە دەستەواژەی تر و بە گوتاری تر لە کوردستانی ئێراندا زۆر بە خراپی سەری هەڵدا کە بووە هۆی دروستبوونی شەڕی شوێناوی لە نێوان هەندێک لە دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە نتایجەکانی لای زۆر بۆمان معروفە ڕەنگە ئێستاش ئاسەوارەکانی هەرمانبێ و دوای ئەوەی انشقاقاتیش لەناو حزبەکان بۆ نمونە دارێکی کە پارتی دموکراتی حزبی دموکراتی کوردستانیدا انشقاقی تێکەوتەوە و لە کوردستانی سووریادا ئەو حزبانەی لەوێ بوون دیار بوون واضح بوو حزبی ئەلف و با لە یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکن حزبی با و جیم لە پارتی دموکراتی کوردستان نزیکن هەتا ئەمە هەندێک امتدادی کرد بۆ هەندێک شوێن کە کوردستان نین وەکو کوردەکانی لوبنان بۆ نمونە لەوێش ئەمە ئینعکاسی کردەوە یعنی ئەم قەتیعەیە جارێککە بە شێوەیەکی زۆر خراپ دروست بووە و شەڕی زۆر خراپ سەری هەڵدایەوە ئەم لێکدابڕانە بەداخەوە هەتاوەکو بەرەی کوردستانی دانەمەزرا کە بەڕاستی بەرەی کوردستانی ئەبێ واضحی و ئەترافی پێ بکەین کە بە زەختی جمهوری ئیسلامی ئێران بە پێی پێداویستەکانی ئەو مەرحەلەیە کە ئەو شەڕی لەگەڵ عێراق بوو پێویستی بەوە بوو کە وەحدەیەکی ئەحزابی ئەوەی معارەزە بوون ئەوەی هێزی کاریگەر بوون لە ڕاستیدا ئەو هێزانەی کاریگەر بوون تەنیا هێزە کوردستانیەکان بوون بە حزبی شوعیەوە دەنا ئەو حزبانەی تری کە هیچ شیعە و معارەزەی تر کە هەبوون ئەمانە حزبی مەهجەر بوون زۆرتر لە ئێران ئەژیان و خەڵکی خۆبیناکردن و یانی وەزعێکی تر بوون کە ئیشی ئێمە نییە سەر تعلیقیان لێ بدەین ئەوەی کە لە مەیدانەکە بووین ئەمان توانی نقورت لە جەیشی عێراقی بگرین لە سیاساتی عێراق بگرین حزب کوردستانیەکان بوون بە ئیضافی حزبی شوعی کوردستان کە بۆیە هەمووزارێ ئەوان حزبی شوعی کوردستان ناڵێن هەرێمی ئیقلیمی کوردستانی حزبی شوعی چکە لە ڕاستیدا ژمارەیەکی زۆر لە ئەوەی ئەوان پێیانەوت ئەنسار ژمارەیەکی زۆریان عەرەب بوون عێراقی و شتێکیان بۆ کرد نەبوو جگە لە ئەو سیاست و سراتی جوغوئیایی کە بۆ قەزیەی کورد لای خۆیان هەیەن بوو بۆیە هەمیشە ئەڵێمەوە حزبی شوعی ئەگەر ئەو برادرانی کە پێشووتر ڕەنگە کاکەڕوان لە معارض نەبی ینی لە هەرێمی لە ئیقلیمی کوردستان بوون بڵێن بۆ تەزاهولەکە تەزاهول ناکەم بەڵام ئەمە حەقی ئەو برایانەش بدەم کە چکە قیادەی وەزعەکەش مشتەرەک بوو یعنی هەتەنیا کورد نەبوو بەڵکو عەرەبیش تێدا بوو و ڕاستەمە مەسا ئەسیس سکرتێر بوو بەڵام خەڵکی دیکەی قیاداتی زۆر میلمی عەرەبیشی تێدا بوو لەناو حزبی شوعیدا بۆیە ئەمەوێت لێرە گەیشتینە نقطەیەکی بەڕێی خۆم نەختێک مهم بەرەی کوردستانی بۆ توانی خۆی بگرێ ئایا هەر لەبەرەوە بوو کە وەزعی شەڕی عێراق و ئێران گەیشتە قۆناغی تر وەزعێکی خراپ بوو زەختێکی گوشارێکی زۆر لەسەر هێزی پێشمەرگە و لەسەر ناوچە ئازادکراوەکان هەبوو حرەکەیەکی دیبلۆماسی یان با بڵێن پشتیوانیەکی ئیقلیمی نێودەوڵەتی ئەگەر ناوێنانێن بەری بەڵام ئەگەر لە خلالی ئەوەی کە کورد ئەچەوسێنێتەوە کورد چیمیابارانەکرێت کورد وەزعێکی وای هەیە ئەمەش نەبووە تاوەکو ئێمە پشتی پێبەستین ئایا لەژێر زەختی ئەمە بەتەنیا یان لەبەر ئەوەی کە ئێران زەختێکی گوشارێکی زۆری کرد کە ئەبێ ئەمە یەکگرتووبین و یەکگرتووبوون دوایە تەجروبەکە دەری خستکە ئێمە قازانزمان لەو یەکگرتووبوو نەکرد لانی کەم هەتا انتخاباتی یەکەمی کوردستان بەرەی کوردستانی بە هەموو ئەو کەم و کولی و نوقسانی ئەو ڕەخنەی من تۆ ئەم ئەو هەیەی بە تایبەتی هەندێک لە ئەو کاتە ئەو حزبە چەپانەی کە ئەمە مستەڵحێکمان هەبوو لە ئەدەبیاتی شەڕ پێمانەوێت بانچەپ ئەوانەی بانچەپەکان انتقادی زۆری ناسیۆنالیزمی کوردیانە کرد و دژی ئەوەستانەوە بە انتقادی ئەوانیشەوە بەڵام ئەزمموی بەرەی کوردستانی ئەزممونێکی سەرکەوتوو و یعنی بالنەتیجە تەواصولەکە تەواصولێکی مونتیز بوو بەرهەم هێم بوو
لەوە ناچوو تەواصلێک بێ بۆ ئەوەی ینی پاشقل لە یەکتر بگرینەوە تەواصلێک بێ بۆ ئەوەی جارێکی ئەمە ئەو تەواصلە بەکاربێنەوە بۆی لێک هەڵچینەوە و دژی بشتێنەوە تەمەن کە هاتینەوە بە دوای ڕاپەڕێنش بەڕاستی ئەزمونێکی کەوت تەجروبەیەکیکە و واقعێکی دیکە بوو بە کاملی ئەو واقعەیە پێویستی بەوە هەبوو کە بەجددیەت تەعاملی لەگەڵ بکرێ و پێم وابێ ئەو کاتە ئەو هێزانێک کە ئەساسی بوون یان توانی باری کوردستان ئاڵۆز بکەن یان باری کوردستان لە ئاڵۆزی دەربێنن بریتی بوو لە پارتی دموکراتی کوردستانی شەکیل نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی چکە بزوتنەوەی ئیسلامیش هێزی چەکداری هەبوو کە لە بیدایەتەوە بە ناوی لەشکری قورئانەوە لە ناو لە شۆڕش بەشداریان کردوە لە بیرمان نەچێ بەڕاستی لە کۆتاییەکانی 1970 و 1970 ئەوەندەی کە هین بوو ئەوان وەکو هێزی پێشمەگەر لە شەڕەکان بەشدار بوون لەگەڵمان بوون هەرچەندە ئەشمانزانی اختلافی ئایدۆلۆجی و اختلافی ڕوئیای ئایندەمان چکە ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی کوردستان نەبوون بزوتنەوەی ئیسلامی بوون لە کوردستان لە کوردستانی خۆیان یەک عمقی ئیسلامی فراوانیان بە خۆیان نەبەخشی دواتر لەو ئاخیرانە کە هیوادارم ئەو تەتەوری ئەو مەسائلانە ئەگەر ڕۆژگارێک کاکسەرەوە بتوانێت و کاکزەمالیش وەختی هەبێ کاکزەمان لەسەرەوە بێ مش بێم لە خزمەتان دابنیشم و گوێ لەوە بگرین کە ئەم وەزعانە چۆن گۆڕان چۆن ئەمە ئەتوانین بە تەتەورێکی بنیەوی لە بزوتنەوەی ئیسلامی و حرەکاتی ئیسلامی لە کوردستاندا حساب بکەین یان ینی چ پێ دەڵێن ملدانێک بوو بۆ واقعێکی نوێ کە نەیانەتوانی هیچیکە تەجاهولی ئەو واقعە نوێ بکەن کە کوردستان خۆی بۆتەوە ڕقمێک و بە دەرلەوەی کوردستان بە عێراقەوە کوردستان بە ئیسلامیەوە کوردستان بە نازانم کۆمونیستەوە کۆمونیزمەوە لە دەرەوەی ئەوە ئایا ئەمەش بە شێبوونەوە یان شتێکی کە بۆ هیوادارم کاکزەمان ڕۆژگاری دوای ڕەمەزان باشتر چکە زۆر بسم الله و شانی تیا ئەبێ ڕەنگە ئەوە باشتر بێت کاکزەمان محاضرەیەک لەو بابەتە پێمان بڵێت چکە من حەزەکەمەوە بڵێم کاکزەمان لە هەموو ئەوانەی ئێستا لەسەر حرەکەی ئیسلامی حرەکاتی ئیسلامی لە کوردستان ئەنووسین کەسیان بەقەدەر ئەو شارەزانی ئەچەندە و دایمە خۆی ئەزیێتەوە ئەوە پێشی خۆش نییە کە ئێستا باس بکەین بڵێن کاکزەمان زۆر شارەزای بەڵام ئەسڵدا زۆر شارەزای من بۆ خۆم زۆر ئیسفادەی لێ یەکەم ڕەنگە جاری وا هەفتەی جارێک دوو جار بەس بۆ پرسێکی ئاوا تەلەفۆنی بۆ بکەم لە شارەزایەکە ئەو ئیسیفادە بکەم باش ئەمە ئەو دوو تەجروبەمان هەبوو دوو تەجروبەی ڕابردوو سێ تەجروبەی ڕابردوومان هەبوو لە مەسەلەی تەواصل و لێکدابڕان و تەواصل کە خۆمان معالەجەی خۆمانمان کردووە ئەویش ئەوەیە کە هەردوو جا باڵێک کۆتایی بە وەزعی خۆی هێناوە و هاتۆتەوە لەگەڵ باڵە ڕئیسیەکە باڵە زاڵەکە باڵە موهەیمینەکە باڵە سەرکەوتووەکە سەد ناوی کە ڕیسکە لەگەڵ ئەو ڕێککەوتوتەوە ئەمە جۆرێک بوو لە تەڕەبوس یان جۆرێک بووە لەوەی کە دیویانە نەخێر ئەمە تەجروبەکەوە نیشانەدا کە ئەو باڵە زاڵە جەماهیری ئەوەیە ئەڕوا بۆ پێشەوە ئەشتوانین بڵێن تەڕەبوس نەبوو بە بەڵگەی یەکشێت ئەویشەوەی کە هەتا شۆڕش کۆتایی پێنەهات ڕاستە لە ژێرەوە کۆمەڵە هەبوو ئیشی ئەکرد بەڵام تا شۆڕش لە شۆڕشی ئێلوچ کەسینەیە ناو کۆتایی پێنەهات ئەوان بە شێوەیەکی معلن هیچ شتێکیانی ئەلان نەکرد و لە خەتی ئامدا دیعای ئەوە لە مامزەلالەوە هەتا خەڵکانی تر دیعای ئەوەیان نەکرد و بە ئەمەلی زۆریان لە خەباتدا بوون لە ژێر هەیمنە و لە ژێر سەرکردایەتی بارزانیدا وێ ناتوانین ناوی لێ بڵین تەڕەبوس بەقەدەر ئەوەی بڵێن متأهب بوون بۆ پۆستنەوەی هەر لەحزەیەکە بێتە پێشەوە ئەوەی 75 لەحزەیەک بۆ هاتە پێشەوە بە ئیستعدادێکی زۆرەوە وەکو بڵێ ئینسان جاری وابی دەکاتێت و بڵێ بەرنامەی بۆ داڕێژاوی بۆ شکل بێت و بۆ جۆرە بێ بەڵام متأهب بوون بۆی فرسەتێک بقۆزنەوە ئەمە بەو شێوەیە هەردوو حاڵەتی دابڕان و شەڕەکە کۆتایی هات تەواصلەکە دروست بووە وەکو باسم کرد بە تعریفێکی جیاواز لە تەواصلێکە باسی لێوەکەی نەوابێنی دوو حزب و دوو گروپ و دوو بەرەدا وە دواتر بینیمان کە لە بەرەی کوردستانی بە جۆرێکی کە ئەم شێشەیە ئەم دابڕانە و ئەم شەڕی ناوخۆیە کۆتایی پیا بورن بۆ حرەکەی تەحەڕوری کوردی زەحمەتە تۆ باسی دابڕام بکەی باسی شەڕی ناوخۆ نەکرێت تا ئەگاتە ئەم خۆناخی ئێستا لەم خۆناخی ئێستادا بە شێوازی جیاوازتر ئەو موزوع ئەتوانین بیبین و تەماشای بکەین بەڵام لاوەکو باسم کرد لە بەرەی کوردستانیدا کە بەرەی کوردستانی دروست بوو بە زەختی ئێران یعنی دیبلۆماسەتی
إقليمي دورێکی بینی لەو مەسەلەیەدا ینی تەنیا دوو تەرەفەکە نەبوو چکە لە نێوان بۆ نمون لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بە تەحدیدتر لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەی جوود بەیان نامەی مشتەرەک و پێکەوە وەقفی ئیطلاقی نار و پێکەوە داڕشتنی هەندێک پلان بۆ تەرسیخکردنی وەقفی ئیطلاقی نار و تەمدیدکردنەوەی هودنە و تەحویلکردنی ئەو هودنانەی لە نێوانیان هەبوو بۆ سڵحێکی نهایی دایان وەسیقە شتی لەو بابەتانە لەبەر دەستدا هەن کە ئەتوانی وەکو بەڵگە بۆ بەحس و لێکۆڵینەوەی تری بەکاریش بهێنرێن کەچی ئێمە نەمانتوانی ئەو هەموو ئیتفاقاتانە بگەینە نەتیجەیەک تەڵەن بە ئەکیدی دەستی وڵاتانی ئیقلیمی لەو مۆزوعەدا هەبووە وتر ئێرانە تووشیا لە ژێرەوەتر بەڵام سووریا بۆ وازحی ینی لە ڕاستیدا پێشی ئێرانیش لە ئێرانی زۆرتر سووریا دەوری زۆری هەبووە لە دەسوەردان لە حرەکەی تەحەڕوری کوردی بەڵام پێچێ ئەوەندەی کە من معلوماتم لەسەری هەبێ دەستێوەردانێکی زۆر دقیق بووە نەویستووە هیچ تەرەفێک فت بکا و تەرەفێک تەبەنی بکە بەڵکو لەگەڵ هەموو تەرەفەکاندا بە زۆرێکی تایبەت معاملەی کردووە لێرە مەداخلی ئەو مەرحەلەیە بووین کە مقاتعەی ناوخۆ دابرانی ناوخۆ ئێستا بە مداخەلاتی دیبلۆماسی دەوروبەر چارەسەرکرا بۆ بوو باسماکە نەتایجی بەڕێ کوردستانی بەوە گەیشت و شتێکی زۆر باش بوو قیادەیەکی مشتەرەکی بەردەوام و لە ئاسی قیادە لە جان و کۆمیسیۆنی مختلفە بوون کە لە کۆمیسیۆنێکدا یەکێک لە کۆمیسیەکان کاکسەرەوە منیش بە یەکەوە نوێنەرایەتی حزبی شوێنێک نوێنەرایەتی یەکێتی مەکرد لە بەرەی کوردستانی و قیادەیەکیان لە سووریا بوو قیادەکەی تر لە ڕاژان بوو ڕاژان بوو نەبوو کە بەڵێ لە ڕاژان بوو وە بەردەوام هەیئەتێکی تەنفیزی دائیم هەبوو کۆبووە و ڕۆژانە متابعە کرد و ئیشەکانی ئەکرا تا لەو سەردەمەشدا کە دوای هەشتا و هەشت ناچار بوون دوای ئەو شەڕە گەورانەی لە ئەنفال کرا لەو سەرەوە تا بەگاتەوە بادینان ئەو کاتەش ینی لە زۆر ڕۆوە جاری حزوری ینی نوێنەرایەتی حرەکەی تەحەڕوری ئەکرد یان ناوی بنێ نوێنەرایەتی ئەو هەزاران هەزار ئاوارەی کوردی ئەکرد نوێنەرایەتی دیبلۆماسەتی کوردی ئەکرد لە دنیادا ئەمە زۆر هەنگاوێکی مهم تا بەوە گەیشت کە ڕاپەڕین کراوە کۆتایی پێ بەڵام دوای ڕاپەڕین جارێکی کە ئێمە داخلی وەزعێکی کەوتنەوە کە شەڕی ناوخۆی لۆ دروست بوو سێ شەڕی ناوخۆ دروست بوو شەڕێکیان لە ناوێکی لە نێوانێکی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی ڕاستە مودەتێکی کەم بوو بەڵام شەڕێکی ئەنیف بوو ینی زۆر ئونفی تێدا بوو ئونفەکە هێشتا لەبەر ئەسبابی سیاسی کەس تەدوینی نەکردو بۆ شێوەیە کە پێویستە تەدوین بکرێ و ئەوەی ئەجیاری تر بیزانێ یان لانی کەم لەبەردەستی بە حەسیندا هەبێ دوایەوە شەڕێکی کەمتر عنیف زۆر کەمتر عنیف لە نێوان پارتی دموکراتی کوردستان و حزبی سۆسیالیستی کوردستاندا ڕوویدا کە ئەویش مودەتێکی زۆر کەمی خایان بەڵام دەرەجەی عنفی بەقەدەر دەرەجەی عنفی بزوتنەوەی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو بۆ ئەمانە هەموو یعنی نیشانەی ئەوە بوون کە مجتەمەعی ئێمە لە دوای ڕاپەڕینیش لەگەڵەوەش کە ئێمە مؤسساتی شەرعیمان بە حساب لە کوردستان دروست کردووە پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە جگەلەوە کاراکتەرە کاریزماتیکە مهمەکانی حرەکەی کوردی هەمویان هەبوون لە مەیدان بوون باش بوون سەحەتیان باش بوو و زۆر ئەطرافی دەوری بە طریقەی مختلف و بە عناوینی مختلف و بە قەنەواتی مختلف دامی ئەو ئەزمونەی ئێمەیان ئەکرد لە وڵاتانی گەورەی دنیا بەڵام لەگەڵ ئەوشدا تەماشاکەی ئەو تەجروبەیە هەر ڕۆژ تا گەیشتەوەی جارێکیکە شەڕ لە نێوان یەکێتی و پارتی دروست بووە طبعا شەڕی نێوان یەکێتی و بزوتنەوە شەڕی نێوان پارتی و سۆسیالیست هەرگیز نەبووە شەڕێکی سەرتاسەری لە هەموو کوردستاندا نەیتوانی تەقویزی هەموو ئەو دەستکەوتانە بکە کە لە بەرەی کوردستانی لە ڕێگەی انتخابات و دواتر دامەزرانی پەرلەمان و دامەزرانی حکوومەت و ئەوانە هێناویەتی نەیتوانی تەقویزی بکە بۆیە من لێرە
ناسارم شعر بقولێکی مام جەلال بدەم کە هەمیشە ئەو نەزەریەی هەبووە و توێتی ئەی پێوتین کە بە تێکچوون و شەڕ و شۆڕ و تێکچوونی نێوانی یەکێتی لەگەڵ بزوتنەوە یەکێتی لەگەڵ گۆڕان دواتر یەکێتی لەگەڵ سۆسیالیست کوردستان وێران نابێت و بە تێکچوونی بینی پارتی لەگەڵ گۆڕان پارتی لەگەڵ بزوتنەوە لەگەڵ سۆسیالیست وەزعی کوردستان تێک ناچێت بەڵام هەر کاتێکێکی پارتی ڕوبەڕووی یەک بوونەوە ئەبێ حسابی ئەو بکەین کوردستان تێکەچێت تەواوی ئەزمونەکە کۆتایی پێدێت ئەوان ئەو متمانە دەولیەی ئەندازەکەی چەندە زۆرە کەمە لە خۆناخی مختلفدا ئەمەش لەدەسەگەین و ئەمەش نامێنێ بۆیە برادران کە شەڕی نێوانێکێتی پارتی دەستی پێکردەوە من قسەم لەسەر ئەوەنی ئەم شەڕە چۆن دەستی پێکردەوە خەتای کێ بوو خەتای کێمان نەبوو واقعەکە وا بوو شەڕی ناخۆ دەستی پێکردەوە یعنی قەتیعە لێکدابڕانێکی زۆر حاد لە نێوانێکێتی پارتی دروست بوو تا وای لە هات بوو بۆ نمونە ئەوەی لە نێوانمان دەهات و ئەچوو ئەحمەد چەلەبی بوو تەرەفێکی تری عێراقی بوو ینی هەندێک جاران هەندێک ئەطرافی تری وەکو برایانی حزبی شوعی و هەندێک ئەحزابی تر وەفدی حوسنیە دانی کەم وەفدی ئەوەی کە مووقیفێک تزدید بکەن ئەو لایەنانە لە نێوانێکێتی و پارتی و لە دژی شەڕەکە هەوڵیانە لە بەڵام ئەو هەوڵانە بە هیچ نەگەیشتن هەرچەندە دواتر مداخلەی ینی لە ڕێگەی مداخلەکردنی بەریتانیا کۆبوونەوە لە بەریتانیا کرا بۆ ئەوەی بە مشارەکەی ئەمریکا و تورکیا بۆ ئەوەی حەلێک بکرێت لە ئەوەی پێ ئەڵێن اتفاقێک بوو شتێکی لەو بابەتانە و تەفاهمی بۆ ناوی درۆگیدا نەیتوانی حەسمێک بکە لە ئێران مداخلەی کرد و هەردوو تەرەفی بانکردین بۆ ئەوەی سڵحێکمان لەنێوان بکە نەیتوانی بیکە و دوای ئەوە لە تورکیا کۆبوونەوە کران لەسەر ئەو مەسەلەیە کە چۆن هەردوو تەرەف بانکران هەر نەتوانرا ئەمە جێبەجێ بکرێ چکە مەرحەلەکە جیاواز بوو مەرحەلە شەڕ نەبوو لەسەر ئەوەی وەکو زمانی شۆڕش ئێمە لە قەندیل پارتی ئەبێبێ یانێکێکی ئەبیبێ تۆ نابی بێ تۆ ئەبیبێ لەسەوە نەبوو ئیتر لەسەر دەوڵەتداری بوو هەموو ئەو شتانێکە لە حکومڕانی کوردستاندا هەبوو سەر ڕای تەوزیع و تەقسیمەکەش لە ماوەی دوو زۆندا شەڕ لەسەر زۆر مەسائل بوو لەسەر ڕوئیاژ بوو لەسەر ئایدۆلۆجیاژ بوو و لەسەر هەیمەنەش بوو بۆ هەیمەنەی کام حەزب چونکە لە ڕاستیدا شەڕەکە خۆی لە خۆیدا بۆ معنای فەشەلهێنانی تەجروبەی یەکەمی هەڵبژاردن و پێکهێنانی پەرلەمانی کوردستان هەرچەندە شکلی ئەم پەرلەمان جلسەیەکی لە بن خەیمەیەکدا کرد و بە حساب خۆی هێشتەوە بەڵام لە ڕاستیدا ئەگەر ئێستا بەکێکی زۆر شارەزار لە فەقی قانونی و دەستوری بوو لە ملیتی نازانم بێن قسە بکەن لەسەر ئەوە زۆر باش دەزانن درێژە پێدانی ئەوە وەکو درێژە پێدانی پەرلەمانەکەی لوبنان شەرعەتێکی ئەو تۆی نەبوو بەڵکو ئەوتوانی برێن شەرعیەتی ئەمری واقعی هەبوو زگەلەوە شەرعەتێکی زۆر دەستوری وین ڕەنگە نەبوو بێ بوو برنەوە مامەستا بەڕێزانی لە قانونەزان و دەستور زانن من تەتاولم کرد لەو مۆزوع چکە ئیشی من نییە ئەمە باسی لێ بکەم بمبورن جارێکیکە هەتا وەکو ئەمریکا و ئەمریکا نزیک بوو بووە ئەو کاتە نزیک بوو بووە چونکە گەبیتان بێ کلینتۆن بڕیاری تەحریرکردنی قانونی تەحریری عێراقی ئیمزا کردبوو ئەمریکا مکەلەف بوو بەوەی لە عێراقدا کارێک بکە کارێکی جەزری بکە عێراق تەحریرکە مەفهوم و تێگەیشتنی ئەمریکیەکانیش بۆ تەحریر ئەوە بوو کە دوایی بینمان یعنی نەهێشتنی سەدام و تەقویزی تەواوی نیزامەکە بۆیە جارێکی کە حرەکەی دیبلۆماسی و زەرورەتی و پێویستی ئەمریکا بۆ ئەو قۆناخە بە وەحدەی حرەکەی کوردی و دووباڵەکە ئەساسیەکەی کوردستانی عێراق ئەوە بوو اتفاقەکە بە ئیشرافی پێما بی لە 98 بوو یان 98 بوو ئیشرافی ئۆلبرایت بەڵێ بەڵێ من تۆزێک لە تاریخ خراپم بۆ گەزاریوە تاریخێکم بەناوێکی کەوت ئەو اتفاقە کرا و ئەو اتفاقە سەری گر بە هەموو هەرواز و لێژیەکانی بە هەموو ئەو مەشاکلان وردە مەشاکلانی چۆن ئەڵێن الشەیطان فی التەفاصیل بەڕاستی لەگەڵ هەموو ئەو مەشاکلانە بەڵام ئەو اتفاقە کۆتایی پێ نهات ئەو اتفاقە ئێمەی بە نەتیجەیەک گەیاند نەتیجەکەەوە بوو کۆبوونەوەی پەرلەمان کرایەوە جارێکیکە نەتیجەکە ئەوە بوو قەرارداد تەوحیدی حکوومەت بکرێتەوە یعنی دابڕان کۆتایی پێ هات جارێکیکە داخلی تەواصل بووینەوە
حركەی کوردی لە کوردستانی عێراقدا بە تایبەتی ئەو دوو باڵا ئەساسیە لە کوردستانی عێراق داخلی تەواصل بووینەوە و وەزعەکە بە ئەو وەزعی ئێستا گەیشت کە هێنا بۆیە لێرە پرسیارێک حتمما ئێستا کاکسەرۆنیەوە پرسیڵ لێمە وتمان ئەرێ هۆکارەکان چی؟ لە ڕاستیدا کەشفکردنی هۆکارەکانی ئەوەی ئەو وەزعانە هەن ئەو باسی ئێستا ناکەم ئەوەی ڕابردوو باسەکەم ینی دۆزینەوە و کەشفکردن و تەشخیصکردنی هۆکارەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی کە لە حزبێکەوە بۆ حزبێکی کە ئەگۆڕێ بەپێ ئەو ڕوئایی کە هەیەی ئێستا بە ئەکید ئەگەر سۆسیۆلۆژیێک ئێستا لەگەڵماندابی لێرە بە ئەکیدی لە ڕوانگەی سۆسیۆلۆژیای سیاسیەوە دێ لێکۆڵینەوە ئەکاو بە دوای ئەسبابەکانی ئەو وەزعەدا ئەگەڕێ و هەلو مجەڕا ئەوەی اقتصادی بێ بە شکلی بە دوای تێزە اقتصادیەکاندا ئەگەڕێکە بتوانێت استفادەی لێ بکات و بیدۆزێتەوە سەبەبەکان چین من نازانم ئەو ئێستا ئەمێ سەبەبێکی جەوهەری بڵێم نازانم ئەچێتە کام بابەوە سیاسیە سۆسیۆلۆجیە نازانم چیە بەڵام ئەیڵێم بۆ ئەوەی دواتر یەکێک هاوکاریم کە لە برایانی وەڕێز کە ئەو خوشکانی وەڕێزیش تەواو کە بتوانین ینی پێم بڵێن ئەمە ئەچێتە چوارچەوەی فلان زانست و فلان ئەلم ڕەنگە بۆ هەندێک ئەمە تەرحێکی ناخۆش بێ قسەی و تەشخیصێکی ناخۆش بێ ئەڵێم بەڵام ڕاستیدا ئەمە بۆ چوونی منە ینی بۆ چوونی بنەتیجە بۆ چوونی خۆم بە ئێوە ڕائەگەیەنم من لە جاتی هیچ و فەقیر و فەیلسوفێک و متەفەلسفێک نهاتم لێرە قسە بکەم هاتووم ڕێی خۆم بڵێم ڕەنگە ئەو ڕێیە ڕاست بێ بەڵام غەڵەتیش قبول کا غەڵەت بێ ڕاستیش بەڵێ من پێم وایە برادران لە حرەکەی تەحەڕوری کوردیدا لەدا مەزرانی پارتی وەکو باسم کرد لەوێەوە دەست پێ ئەەکەم باسی ڕابردوو لە سلێمانی حکوومەتی شێخ محمود هەبووە چی هەبووەوە شەشی ئەیلولی لە ڕەش هەبووە مزاحرات هەبووە لە سلێمانی ئەوەی کە بەشێک لە نووسەران و شارەزایان لەو بوارەڕێن ئەمە تەحولی حرەکەی تەحەڕوری کوردی بووە لە لادێەوە بۆ شار لە لادێەوە بۆ شار نەک بە مەفهومە ماویەکە ئەوەی کە تەرحیەکە تەحەڕور لە لادێەوە دوای بچێشە تەسویەکی شار بۆ معنایی کە قیاداتەکان لە قیاداتی خەڵکی لادێەوە ئەگۆڕێ بە قیاداتی خەڵکی تەکنۆقراتی شار محامی و مامۆستا و موهەندیس و إلى آخره لو بابتانا لڕاستیدا ئەبێت دان بەوەدا بنێن کە سلێمانی مرکزێکی یێزگار مهمی پەرەپێدان و پەرەسەندنی چەمکی حرەکەی تەحەڕور بووە لە کاتی خۆیدا و لە پراکتیکیشدا هەر مرکزێکی مهم بووە بەڵام دواتر کە شۆڕشی ئەیلول دەست پێ ئەکات شۆڕشی ئەیلول دەست پێ ئەکات تەماشاکەین وەزعەکان بە جۆرێکیکە دێنە پێشەوە بە جۆرێکی کە ینی هەژمونی کاریزمای مەلا مستەفا وا ئەکا کە ئەو مەدرسەی کە پێی وابوو ئەو مەدرسەی مۆدێرنەی سیاسەت و حزبایەتیە خەریکە لە بەرامبەر مەدرسەی کە لە لادێەوە هاتووە بە حسابی ئەوان و ئەوانەی وا بیرەکەنەوە خەریکە شکست دێنێ بۆیە کۆبوونەوەکەی ماوەت و ئەو مەسائلانەی کە هاتنە پێش واکەوتەوە کە ئەمە منافەسەکە نیزاعەکە لە مابەینی دوو مەدرسەدا لە ناو یەک حزبدا لە ناو یەک حرەکەی تەحەڕوردا لە ناو یەک شۆڕژدا ڕوبەڕوویەکە بنەوە مەدرسەیەک ئەوەی کە پێڵی مەدرسەی مامۆستا برایم ئەحمەد یان پێڵی مەدرسەی سلێمانی هەر کەسە ئازادە بۆ خۆی چناوێکی لێ ئەنێ لە بەرامبەر مەدرسەی مەلا مستەفا یان هەر کەسە ئازادە بۆ خۆتان چناوێکی لێ ئەنێ غەیری ئەو مەدرسەیەک یعنی ئەوە ڕێگرنی کە چی ئەتوانێت تەبریکە چناوێکی لێ بنێت تەسمیەکە تەبریکە ئارەزوی خۆیەتی ناوی لێ بنێ بە مەرجێک بە هینی علمی بێنێک بە هەدەفی تعبیەی سیاسی و تەوعیەی سیاسی من ئەساسی تەواوی ئەو دابڕانانەی دواتر و ئەوەی ئێستاش بۆ ئەو نیزاع ئەجێڕنەوە ئەو نیزاع لە مابەینی دوو مەدرسە لە ڕاستیدا وەکو تاریخ کە تەماشاکەی سلێمانی حەقی ئەوەیە هەمیشە مەرکەزی کوردستان بێ بەڵێ پێتان ڕێم حەقی ئەوەیە وەکو تاریخ وەکو ماندووبوون وەکو تێزە فکریەکان تەرحە فکریەکان چی ناولێنەی ئەو مەرکەزەیە کە دەبێت بەردەوام بێ بەڵام ئەو قسەیە قسەیەکی تیۆریە واقع شتێکی کەمان
شتێکی پێوتین بەداخەوە واقع شتێکی کەمان پێڵێ من پێم وایە ئەمە جەوهەری یان ئەمە سەبەبی ئەساسیە کە سلێمانی لەو لەحزەیەوە هەوڵەدا کە وەکو مەدرسەیەکی سیاسی مەدرسەی مؤتەرەف و وزاڵی کوردایەتی و سیاست بێت لە کوردستان لە بیرمان نەچێ سەردەمێک سلێمانی مرکزی ئیشعاع بوو نەک تەنیا بۆ سیاست و حزبایەتی بەڵکو مرکزی ئیشعاع بوو بۆ ئەدەب بۆ هونەر بۆ حتا ئەوەی پێ ئەڵێن نوێخوازی لە عێلاقاتی ئیجتیماعی و کۆمەڵایەتیدا لە هەموویدا پێشەنگ بوو ڕەنگە ئەو کاتە بمبوون زۆر هیچ ئەحسایەکم لا نییە ئەو کاتە بۆ ساڵانی زووتر لێکی دێنەوە ممکنە ژمارەی ئەساتیزەی ئەوانەی مازستێر و دکتۆرایان هەبووە کە سلێمانی زۆرتر بوو لە شوێنەکانی تر بەڵام واقعەکە وایە ئێستا پێچەوانەیە یعنی ئەمە گوناهەکە هیچەیە چۆنە من ناتوانم بێڵێم چۆنە بەڵام واقعەکە بە شێوەیەکی ترە بۆیە ئەو مەدرسەی سلێمانی شتێک هەبوو بە ناوی مەدرسەی سلێمانی لە سیاست بەڵێ هەبووە بۆ خۆی بە مەدرسەی مۆدرنیەتی سیاسی زانیوە بغض النظر عن ئەوەی کە ئەم مەدرسەیە کۆمۆنیستی لە خۆی گرتووە یەکێتی لە خۆی گرتووە کۆمەڵی ڕەنزەرانی کوردستانی لە خۆی گرتووە پاسۆک و پارتی سۆسیالیستی کوردی لە خۆی گرتووە نەزانم چی لە خۆی گرتووە چی لە خۆی گرتووە بەڵێ مەدرسە بووە و ئەم مەدرسەیە لە بیدایەتەوە وا بیناکراوە کە مەدرسەی مامۆستا برێن ئەحمەدە بەڵام لە ئەساسدا لە ڕاستیدا یان لانی کەم لە تەداعیاتی دواتریدا ئەو مەدرسەی تەحویل بوو بە مەدرسەی مامزرێ ئێستا لەلایەن تەڵەن یەکەمین قسەی هەنگاوی برادرانی گۆڕان و کارنووشیوان کە زمینە سازیان کرد بۆ جیاببوونەوە دوای جیاببوونەوە ئەو بوو کە هیچ جیاوازیەک لە نێوانێکێکی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا نەماوە ئەمە قسە نەرمەکەیە قسە ڕقەکە شتی تر بوو مامجەلال یەکێتی بەکار مەسعود فرۆشتووە مامجەلال یەکێتی بە کورسەکەی خۆی فرۆشتووە مامجەلال ئەمانە هەموو تعبیرن جملەی یەکەم بە ناوی تر بە شکلێکی ڕق قسەی لێ ئەکرێ برادران هەندێک جانی بێتە ئێستا لە کوردستاندا هیوادارم من نەمدی بێ بەحسێکی ئەو تۆی وردم لەسەر نەدیوە بکرێ ئەو کاتەی بۆ یەکەمین جار لە پرۆژەی قانونی حکمی ذاتی سەدام حوسێن هەولێر کرایە عاسیمەی کوردستان چونکە مناقەشاتی مفاوەزاتی 70 تا 74 لەسەر ئەو کەرکووک ساغ بێتێتەوە و کەرکووک بکرێتە عاسیمەی کوردستان کە ئەوە کرا ڕاستەوخۆ ئەمە داخلی شەڕێکی زۆر قورسی 1970 بووینەوە و دواتریش باحسەکانی زووتری ئەو کاتە لەبەوەی ڕێگەیان نەبوو کەس نهاتووە بەحسێ بکە بزانی ڕەدوفعلی خەڵکی سلێمانی دوو قاتی ڕەدوفعلی هەولێر بووە لە دژایەتی کردنی قانونەکە بۆ یەکەکیان لەبەر تەواوی مەسەلەی کوردایەتیەکە کە ئەمە پرۆژەی بەعز بوو تەبەنیکرا لەلایەن نظامی عێراقیەوە نەک پرۆژەی مشتەرەکی ئێمە ئەوان نەک پرۆژەی ئێمە دوو لەبەر ئەوەی قورساییەکی زۆر گەورەی لە سلێمانی سندەوە بۆی سلێمانی نەکردە مەرکەزی ئیداری حکمی ذاتی گواستنەوەی جامیعەی سلێمانی لە ڕاستیدا یەک هەدەفی سیاسی زۆر گەورە سەدام حوسێن لە پشتی هەبوو کە ئێمە ئێستا دەبێت بێنجارێکی کردێکی بدەینەوە ڕاستە لەبەر ئەوەی مرکزێک بوو بۆی کۆنتترۆل نەئەکرا بەڵام هەرتەنیا ئەوە نەبوو بۆی کۆنتترۆل نەئەکرا سەدام حوسێن لە کوشتن سڕی نەئەکردەوە ئەتوانی لە جامیعەی سلێمانی لە سلێمانی 100 تەڵەبە بکوژێت هیچ مشکلەی نەبوو هەرێکەوە بە شێوازی جۆرا و جۆر ئەشی کوشتن و هەیمەنەشی بەسەر جامیعەدا ئەکرد جامیعەکە وەکو مرکزێکی مهمی سیاسی تحویل یەکردەوە جارێکی کە غەڵقی ئەکردەوە لە ئیتاری مەدرسەیەکی یان با بڵێن ئیتارێکی ئەکادیمی و خوێندن و فلان گۆڕ شتێکی کە نەبێت بەڵام بەڕاستی ئەهدافی دوورنودای هەبوو ئەهدافی ئەوەی کە ئەوەلەن ئەو مەرکەزە مهمەی کوردایەتی کە سلێمانیە لە مقەوماتی مهمبوونی بێبەش بکە و دوای ئەوەش نزاعێک لەمابەینی سلێمانی و غەیری سلێمانی دروست بکە ئەگەر ئێستا بەحسەس ئەوە بکرێ ڕەنگە
دقيقتر ئەوەی من ئیشارات بێ کەسێک بتوانێت باشتر لەسەر ئەو مەسەلەیە قسە بکە. بەڵام لەبیرمان نەچێ یەکشتی زۆر میهممان لەبیر نەچێ ئیش ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بووە جارێکی کە مەدرسەی سلێمانی بوژایەوە لە پێچەوانەی 64 تا 75 کە مەدرسەی سلێمانی مەدرسەی سیاسەتی سلێمانی لە پاشەکشەدا بوو، لە بچووبوونەوەدا بوو، لە کاڵبوونەوەدا بوو، لە بەرۆکاوی بووندا بوو، بەڵام بەدامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان مەدرسەی سلێمانی بوژایەوە. ئەو مەدرسەیە بوو کە دواتر بینیمان بووە ڕقەمێکی مهم، یەکێتی بووە ڕقەمێکی مهم، یەکێتی بەهۆی سلێمانی و بووە ڕقەمێکی مهم، سلێمانی بەهۆی یەکێتیەوە جارێکی کە بووە ڕقەمێکی مهم لە سیاست لە کوردستاندا. بەڵام ڕاستیدا وەکو دەوانیش ئیشارەتم پێدا کاتێک کە وا بینرا بەشێک لە خەڵکی سلێمانی بەشێک لە سیاسەکانی سلێمانی بینیان نەخێر ئێستاوە ئەو مەدرسەی ئەوان پێیان وا بوو مەدرسەی عەشائیری و خێڵەکی و ڕەجعی و نازانم چیە خەریکە هەیمەنەکە بۆ هەیمەنەکە هەندێک لە تاوانەکان ئەدەنەوە پاڵ مامزەلار کە ئەو زمینەی خۆش کردووە بۆ ئەوەی مەدرسەی باسم کردوت ناویلی ئەنێ مەدرسەی هەولێر ناویلی ئەنێ مەدرسەی بارزانی هەر کەسش ئازادە بۆ خۆی ناوی ڕقیشی لێ بنێ ئارەزوی خۆیەتی من معنی نیم پێوە ئەتوانی ناوی ڕقیشی لێ بنێ کەیف خۆیەتی. ئەم مەدرسەیە ڕوو لە پوکانەوە بوو، ئەسبابی زۆر هەیە ڕوو لە پوکانەوە بوو. پێش هەموو شتێک ئەوە بوو کە ئەم مەدرسەیە بۆ ئەیویست هەر چۆنێک بێ هەیمەنە بکە، هەیمەنە بکە لە جاتی ئەوەی بڵێ بە شکلێکی هاو ئاهەنگ ئیشەکان بکرێن و سوڵتە لە کوردستاندا ممارەسە بکرێ، ئەو نیازی هەیمەنەی هەبوو. ئەبێ بۆ ئەمە بگەڕێنەوە برادران حتا بگەڕێن سەر نوکتەی بازاری سلێمانی، نوکتەی ناو ئەوائلی سلێمانی بە جۆرێک وەزعەکان دوایەوە گۆڵان کە هات لە جاتی ئەوەی ئەو هەدەفە بێنێتە دیکە جارێکی کە کاگنشوان ببێتە جێگرەوەی مامزەلار، جێگرەوە بۆ معنای میلادگر، و جارێک کە تەواوی زیمامی ئومورەکانی مەدرسەی سلێمانی لە مدیرەوە هەتا کاتبی بەردەرگاکەی خۆی بێت و شتەکان بکات و بۆ ئەوەی جارێکی کە مەدرسەی سلێمانی زیندوو بکاتەوە کە حەقی خۆیەتی ئیش بکات بۆ ئەوەی زیندوو بکاتەوە. کەس ناتوانین من بۆ خۆم بمبورە ناتوانم ڕخنێ بڵێم لەم تۆ حەقت نییە مەدرسەیە کە لانی کەم لە ڕووی نۆستەلۆژیاوە بۆ تۆ زۆر مهمە بیکەیتەوە بە مەدرسەیەکی مهم. ممکنە کوردیش ئیسفادەی لەوە کردەوە ئەگەر بیکرد بە مەدرسەیەکی مهم، بەڵام بە پێچەوانە کەوتەوە لە تائیزەکانی بەداخەوە هەر زوو پێچەوانە کەوتەوە، بەڵام لای هەمومان دیار نەبوو ئەو پێچەوانە کەوتنەوە. من نمونەیەکی بچوو دێنم، سلێمانی ئەوەندە لۆکاڵ کردەوە، من لە سلێمانی بووم تازە گۆڕان لە ئەنفوانی برنەوەی یەکەمیدا بوو. چوومە شوێنێک میوە بکڕم بۆیە وتم نوکتەش مهمە ئێمە بەحس و دراساتی لەسەرکەین و شتی لێ هەڵەنجین. چوومە شوێنێک میوە بکڕم لێتان ناشارمەوە لە شوێنێک میوە مەکڕی شوان کابان وتی کاکەەوە شوێن تۆ میوەی لێکری گۆڕانە، وتم وەڵام من پارە دەمە گۆڕان. دەوتمە چەکم پیشان دەکا کە یەکێتی بێ میوەی لێ بکڕم، دانەیەکی پیشان نەبێتێتی و چوومە ئێوە میوەم کڕی، دوو کەس لە پشتەوە وەستا بوون کە جاران برادەران شتێکتان دیرم بۆ بیر، من بۆ خۆم گەنج بووم، ئەمن دیدم بۆ سلێمانی بوو، نەک لەبەرەوەی ڕۆژ لەولاوە هەڵدێ، لەبەرەوەی سلێمانی لەوێ دیدم لەوێ بوو، خەیاڵم لەوێ بوو، خەونم لەوێ بوو. یعنی ممکنە ئەگەر قرار بووایە و دەرفەت و ئیمکانێتی مادی ئەوم هەبووایە ڕەنگە حەزمەکە بچم لە سلێمانی حەز لە کچێک بکەم لە هەموو ڕوویەکەوە. تا جارێک لە کۆڕێک ئیتیهام کراوەیان تۆ بە لەهجەی سلێمانی چیرۆکە خوێنیتەوە. سلێمانی مرکزی شعب و هەموو خەڵکی شانازی ئەکرد چێتە ئەوێ. لە 79دا محەممەد بەدرینا چێ شاعیرەکەی تر عەباسیشدا خاڵەکەی ئەو بەدریەکەی تر وەرحاصل نەنا هەر بەدری نەنا عەباس نا خاڵی عەباس محەممەد هەفتانەدا شعری خوێنێتەوە لە سلێمانی ئەتوو بۆ کورد ئەمینی فەیلیە کابرا بەغداییە ئەڵێ سلێمانی ئەتوو بۆ کورد ئەمینی هەتاکو کورد بمینی تۆ ئەمینی. منیش لێرەوا بووم، کاک جەمالی شوا بوو، دکتۆری شوا بوو، ببڕن ئێمە هاو ئەمر نەبێ من لە ئێوە پیرترم باکیت، یعنی من پیرم ئێوە گەنجم ببوون. بەڵێ
هەمومان ڕوومان لە سلێمانی بوو هەمومان ڕوومان لە سلێمانی بوو لە هەموو شتێکەوە ڕوومان لە سلێمانی بوو بەڵام لەو شوێنێک کە تومی وەکە بکڕم کابرای پشتەوەم دوو کەس بوو ئێستا شتێ نەگەیشتم بۆ زۆر ئاگا بوون لە جوگرافیای کوردستانیان نا وتیان ئەرێ کاک فلان ئێمە تۆ ناسیێنە تو خەڵکی سلێمانی وتم نەوەڵا کاکە من خەڵکی ڕواندز و ئەوانم کابرا زۆر بە برێک کە شانازی پێ بکە ئاوتی وەڵام منی شار باژێڕیم نەیوت من سلێمانیم جاران لێمان گەڕابان سەردەمی گەنجەتیمان ئەمە لێرە حەزمەکرد ناو لە خۆم لێم ئازاد سلێمانی بۆ چکە سلێمانی مەرکەزێکی مهم بوو سلێمانی ئەو مەرکەزە مهمە نەماوە نەما و بەڕاستی کاکنوشیوان یەکێک لە سەبەبەکانیەتی وەک چۆن حەقیتی دیسا ئەڵێمەوە هەوڵی بدابایەکە ئەو مەدرسەیە زیندوو بکاتەوە ئەوی ژوای بینی کە ئەو مەدرسەیە بە دووشی زیندوو ئەبێتەوە یەک بە تەفروت و ناکردنی جرا تاڵەبانی دوو بە محارەبەکردنی مطلقی مەسئول بارزانانی تەماشا ئەو معادلە قۆسە بکەن ئەمە ئەبەمەوە بۆ 64 لە 64ەوە ئەم حکایەتە هەیە کاکە لە 64ەوە ئیتر تۆ تەبریری نەزەری بۆ دێنیەوە تۆ لە زیاتی ئەوەی ناوی ئازاد و کاک زەمال بڵێ دێی هەندێک تێزی علمی باسەکەی هەندێک تەرح باسەکەی کە نەزەریات باسەکەی بەڵام دوزار نەزەریە لە بەردەمی وەکو مارکسەڵێ لە بەردەمی یان لە بەرامبەر واقعدا خۆڵەمێشە واقع شتێکی کرد پێڵێ نەزەریە با بە خۆی دنیا پڕکە ئەفۆم کەن ئێوە ئەکادیمی زۆرتان و زۆر سەر و هینتان لەگەڵ سەر و کاتان لەگەڵ نەزەریات و ئەو مەسائلانشدا هەیە بووم بۆ من تعلیق نییە لەوە بەڵام بڕکو ئەمش قسەیەکی علمی و کەسێکی عالمم هێناوە زۆر سەرمانێ دەرناچێت بۆیە من پێم وایە ئەسبابەکان بەو شێوەن ئەی ئێستا بۆ وایە ئایا هەمان ئەو شتەیە ئەمە ئیمتدادی ئەو شتەیە طبعاً ئێمە ئەزانین هەمیشە لە ڕووی ئەلمیشەوە هەموو هەزەیەک هەزاتی ئەرتدادی هەیە دوازار هەزاتی ئەرتدادی خۆی هەیە دێنێتەوە ئەوەی ئێستا هەیە هەمووی هەزاتی ئەرتدادی 64 برادرا هەزاتی ئەرتدادی 64 دێتەوە بۆ ئێرە بەداخەوە کە ئەوی بەو شێوەیە وەکو باسم کرد سلێمانی ئیتر ئێستا ئەتوانم بمبورە کەس زبان ناکەم وەکو من بیرکاتەوە ئەتوانم سلێمانی وا بیرم کە مەدرسەیەکە گەیشتۆتە کۆتایی خۆی بەتایبەتی کە ئێستا لە کوردستاندا کوردستان هەمووی دوو مەدرسە تەواو بەرامبەر یەکن لە دنیا بینیەوە تا پراکتیک لە ڕوئیای فەلسەفی و سیاسیەوە تا پراکتیک ئەویش مەدرسەی هەولێر یان بارزانی مەدرسەی ئیمڕالی یان ئۆجەرە سلێمانی لەو ناوەبوون دەستوپیان کەوت وە گۆڕان دەوری ئەساسی هەبوو لەوەی بە دەستوپیان کەوێت چونکە ئەگەر سلێمانی بیهێشتبایە جەلال تاڵەبانی کە ئێستا نەخۆشە قیادەی ئەو مەدرسە تۆ ناوی لێ ئەنەی فاشل خراپلان قیادەی بکردبا دواتر دوانەیەک مەدرسەیەکی دوانە دروستە بوو کە لەگە یەکتر ئەگونجان بەڵگەشمان هەیە کە لەگە یەکتر ئەگونجان بەتایبەت دواتر مامزار بە سەراحەت مامۆستا عەزیز محەممەدی دۆفتانە ئەمری خوای کرد من خۆم لێ حزورم هەبوو جاری یەکەم کە مامزار نەخۆش بوو هاتەوە نیوەڕێک مامۆستا عەزیز لەوێ بوو منیش هەر حزورم هەبوو لەوێ مناقەشەیان بوو لەسەر انشقاقی 64 هی پارتیش و حزبیشوش ئاخشتی مامزلاوەتی مامۆستا عەزیز هەردووکمان غەڵەت بووین انشقاقمان کرد و هەردووکیشمان ئەمان توانی نەیکی دواتر مامزلا ئەو قسەی خۆی لە چەندین کۆڕ و نووسین و سیمیناردا باس کرد و نەیشاردوێتەوە ئیزەن ئیمکان هەبوو کە ئەودا ئەگەر گۆڕان نەهات با پێش معادلەتەکەی تێک نەدابایە ئیمکان هەبوو کە مەدرسەیەک بە دوو چاوەوە مەدرسەیەک بە مدیر و مەعاون مدیرێکەوە نەخێر مەدرسەیەک بە دوو مدیری متەناوی بەوە هەبێ لە کوردستانی عێراقدا کە بتوانێت وەزعەکان بەرەو پێشەوە بە بەڵام گۆڕانویستی ئەو نەمەتە تێک بشێنێ کۆتایی پێبێنێ و خۆی بێتە ساحەبی مەدرسەیەک و مەدرسەکەش مەدرسەی سلێمانی بێت زیندوو بکاتەوە لە بەرامبەر مەدرسەی هەولێر یا مەدرسەی بارزانی ئەمە سەبەبێکی ئەساسی تری ئێستایە یەکێک لە سەوکاری ئێستا کە ئەتوانین بڵێین بەڵام ئیمتیدادەکەی بۆ ئەو ئەگەڕێتەوە کە باسم لێوە کرد وا من ئێستا
يعني بصراحة لما درسي سليماني زور زاران أو علم رنجا وقصي زور تندو قاسيش بيغلام إليم أوي إسال سليماني رو أداب همو أفوزاي كهيا بلا قاجيك وتاي مدرسيك بوي رمضان شا كان عبد الله رنجا بالروجي ببازر من بلي نخي بقزادة كاين روان زمان بالروجي كاكا ئاسۆی چارەسەر بەڕاستی ڕەنگە زۆر شت هەبی بێن و باز بکری و قسەی لەسەر بکری و زۆر لە برادران ئاڕا تەڕەحکەن کاک فرسە سۆفی لەم عادزمە لێ برادرانی پەرلەمانتار شەو ڕۆژ خەمی کاراکردنەوەی پەرلەمانیان لە پێیانەوە ئەو دەستگایە تاکە دەستگای شەرعی کوردستان و تەبەن لێشم عەفووشم کاک فرسە سۆفی و هەموو پەرلەمانتارەکانی ترکانێکیان زۆر برادر من پێیان وایە ئەوانە کارە نوێنەری خەڵکن کاکە وەڵی هەمووتان نوێنەری حەزبەکانی خۆتان حەزبەکانتانی ئەوەی دەرچوانیوە لەبەر ئەوە دەستگاکەشتان هەر بەقەدەر قیادەی دوو حەزبەکە شەرعێتی هەیە لەوان زیاتری نییە هەر ئەوەندی ئەوانی هەیە دەی لەسەر مەسائلی دیموکراتی کاردوتۆی هەندێکی لەوی بۆ باسکردی سپاسیەکەم معلوماتی جوانی پێبوو لەسەر مەسەلەی دیموکراتی دێنە پێشەوە وەڵا ئەمە شەرعیەت ئەبێ پەرلەمان هەبێت و ئەبێ ئەمە هەبێ ئەمجا ئێمە بین هەموو شتێ بکەین بە تەحدید حتا شەرعیەت دروست نەبێتەوە نابی کورد سەربەخۆ بێ کاکە زۆر وڵات هەیە هەر بۆ ئەستاتی شەرعی نەبووە سەربەخۆ بووە هەر نەبووە گوبڵ لە تەقەی شاخەوە کاکە کاسرۆ پەرلەمانی دانەهات وتی ئەڵەیان چوو عاسیمەی گرت و ئیعلانی هینی کرد ماو پەرلەمانی دانایان چووە مەیدانی تیانامین و لەوێ ختابەکەیدا و ئیعلانی جمهوریەتی شعبی سینی کرد و هەر لە مجەڕاد دەیان نمونەی ئەوامان هەیە ئیمام خومێنی نزیکترین شوێن پەرلەمانی داهات هات و خطابی داوتی من بەدەهانە حکوومەت میکوبە لە پەرلەمان هەبوو نە هیچ هەبوو بەڵێ بەڵێ پەنجاهەشتی عێراق زۆرتر وترا ئینقلابی عەسکەریە ئەوەی ئیمام خومێنی بە حساب زۆر جەماهیری بوو و ئەحزابی چەپیشی هەموو لەگەڵ بوو لە چەپی لە خوردە چەپەوە بگرە هەتا چەپی قۆحی گەورە ئەنی لە توودەوە هەتا ئەگاتە ڕاهی کارگەر مەسەڵەن بۆ نمونە بۆیە من ئەو مناقەشەیە جۆرێک لە وەخت بەزایعدان ئەوەی کە واسەکرێ ئەبێ پەرلەمان کارا بکرێتەوە ئەوجا ئێمە وا بکەین و ئەبێ یوسف محەممەد بگەڕێتەوە ئەوجا وا بکەین و ئێستا کاکە شەڕی ئەوەی کە ئەکرێ شەڕی قۆڵبادانی یەکتر و تەڕزکردنی ئیرادەی من لەسەر تۆ لەسەر من ئەویتر لەسەر ئەویترە شەڕێک نییە نە لە پێناوی شەرعیەتە نە لە پێناوی دیموکراتیە جارێ هەر دیموکراتەت بۆ خۆی بەڕاستی لە کوردستاندا و ئەگەر لە شوێنی تری دنیاشدا هەروە کەوتوتە بەردەمی کۆمەڵێک پرسیاری زۆر جددی کاکە ئێستا لە ئاستی ئەوروپاشدا لە مابینی دیموکراتێتی نیابی و دیموکراتی تەشارروکی کە زمانی کۆمۆنیزم و کۆمۆنیستی خۆمان کاکسەر ئەمە پێمانەوت الدیموکراتیە المباشرە ئەوە لە هەموو دنیادا کەوتۆتەوە بەردەمی تەساؤلی گەورە سوئالی گەورە ڕوبەڕووی دیموکراتێت بۆتەوە ئێستا من لێرە ئەمێ هەموو شتێکی خۆم بەتایبەت مەسەلەی سەربەخۆیی کوردستان و ڕیفراندۆمی کوردستان بخەمە ژێر قورسایی ئەوەی ئەرێش دەستگای شەرعی بەکار کەوتێتەوە یان بەکار نەکەوتێتەوە فەکە با بەکارکەوێتەوە مشکلەی من نییە بەڵام تۆ هیچ عەمەلیەیەکی دیکە بۆ سەربەخۆیی کوردستان تەعجیل مەکە لەسەر بەکارکردنەوە بەڵام ئایا ئێستا کە جەبهەیەک هەیە لە دژی ئەوە ئەم جەبهە ئەتوانێت تەعتیلی زۆر بکە بڵێ ئەتوانێت تەعتیلی زۆر بکە من پێم وایە ئێستا دەقاتی ئەوە چووبوونە پێش لە مەسەلەی ڕیفراندۆم سەربەخۆیی ئەگەر ئەو جەبهەیە کە بەداخەوە هەمێک جار پێ وا شعورەکە پێی بوترێت جەبهەی سلێمانی بەداخەوە یعنی حەق نییە ئەوەی بەڵام یعنی وا دێتە پێش چاوت وای خوێنیتەوە معالیمەکان وا دیارن کە جەبهەی سلێمانیە لە دژی سەربەخۆیی کوردستان وەستاوەتەوە لە کاتێکدا ئەو کاتەی بەجددیەتی نیشتیمانی کوردستان مافی تەقریری حەقی تەقریری مەسیری وەرگرت نەک حەقی تەقریری مەسیر بە مبهەمیەکەی کە لە هیندا هەیە مافی چارەی خۆنووسین یعنی ئەمەشی بڕیەوە کە ئەمە خەڵکی بەسرا قەرار نادا لەسەر چارە نووسی من ئەوە منم بخۆم قەرارە دەمە چارە نووسی خۆم کەچی دوای 30 ساڵ لەوە بێرە پێچەوانەوە حزبەکەی یان بەشێک لە حزبەکەی یان بەشێکی کارا لە حزبەکەی یان بەشێکی مهەیمن لە حزبەکە بڵێ من ساحەبی یەکەم فکرەی مافی چارەی خۆنووسین بەڵێ ئەو کاتە پارتی مافی چارەی خۆنووسینی تەبەنی نەکرد بوو ئەو کاتە پارتی
ئۆتۆنۆمی بۆ کورد دیموکراتیت بۆ عێراق ئۆتۆنۆمی ڕاستەقینە بۆ کوردستان بوو ئێمە شعاری خۆمانمان گۆڕین بەرحاڵ گۆڕا ئەو وەختە بوو بەڵام ئێستا وەرە تۆ بۆ خۆت نەکرد بە خاوەنی خۆت ناکەی بە خاوەنی شعارەکەی خۆت بۆ ڕێگا ئەدێ کاک مەسعود بێ بە ساحیبی ئەو شعارەیە کە تۆ بە حساب شانازی پێوەکەی ئێخۆ لەو گۆڕە فرێنادێ کاکە کەسێکی ڕۆژێک هەڵیەک دێت و ئەڵێ ئەوە من تەبەنیەکەم کەسێکی ڕۆژگارێک کە پێی وایە زەرفە واقعیەکە زەرفە دەوریەکە زەرفە ئیقلیمیەکە نازانم چی هەموو زەرفانە مساعدن بۆ ئەوەی تەبەنی بکەم تەبەنیەکە بۆیە برادران من بەو شێوەیە کە خەڵک باسی لێوە ئەکا و گۆڕان داوایەکە و بەشێک لە یەکێتی داوایەکە و کۆمەڵ داوایەکە من ئاسۆیەکی ڕوون نابینم لە بەردەمی ئەوەی کە ئەو دابڕانە بگاتەوە تەواصل بۆ تەنازولاتیش زەحمەتە بێ بە تایبەتی دیسان ئەڵێمەوە گۆڕان تووشی جۆرێک لە حەق بۆ تەبعەن دوای ڕۆیشتنی کاگرشیوان بێگومان گۆڕان نەوعێکیکە ئەوێ گۆڕان ڕەنگە یانی وەزعێکی زۆر خراپی بۆ دەست بێ پارچە پارچە ببێ بەڵام هێشتا ئەو چ ڕۆژەی کە پێڵێن من پێڵێم چ ڕۆژی شەرم چ ڕۆژی خامۆشی ممکنە دوای ئەو بینی کە گۆڕان چی لێ دێ مشکل ئەوە نێ گۆڕان چی لێ گۆڕان حزبێکە هیچ نەبوو دروست بوو سفر بوو ناوی نەبوو دروست بوو ئێساش با لە ناوە بەتاڵ بێتەوە بەڵام خەتەر لەوەدایە کە گۆڕان تووشی فەوزای داخلی خۆی بێ گۆڕان هیچ مؤسسەیەکی نییە بێ مناقەشە لێ بکات نەشانەی هەیە نەپۆلی هەیە هیچی نییە ئەبێ بچێتەوە سەر جادە لەسەر جادە ڕوبەڕووی یەک ببنەوە ئەو کاتە خەتەرەکە لە سلێمانی بەهێزەکەی بۆیە من پێم وایە یعنی بە کوردیەکەی ئەبێ سلێمانی تەوریدکەن لە مەسەلەی سەربەخۆیی تەوریدیکەی ئەویش بەوەی هەنگاو بەسەری علی سەرێکتر خێرا هەنگاو دوای هەنگاو فریان نەکەوێت یعنی من نمونەیەکی بچووک دێنمەوە پێش 6 مانگ 10 مانگ زیاتر بوو وڵات 2 ساڵە بوو تقریبا مەدرسەی سلێمانی و ئەوانەی متەئەسیری بوون لە شوێنیکەی بە مەدرسەی سلێمانی و بە گوتاری سلێمانی گوتاری گۆڕان بە پلەیەک و بەشێک لە یەکێتی هەموو ڕۆژەیە هەرایان گۆ ئەمە مزایدەیە بەڵام ئەو ڕۆژەی سکرتێری ئێرە هاتە ئێرە کاک مەسعود بینی پێیوت بە ڕسمی کە ئێمە ڕیفراندۆمەکەی طبعا هەندێک لە تەسریحاتدا هەندێک غەڵەتی قوڵ کرا لەلایەن بەشێک لە مەسئولین پارتیلەوەی ئەوت ڕیفراندۆمی ئێمە بۆ سەربەخۆیی نییە ئەمە یعنی کلێنێکی گەورە بوو تو چۆن معارەزە کرا و ئەکرێ و تەداعیاتی کەم و زۆر ماوەیان نامە مۆزوعێکی ئەمە هەڵەیەکی زۆر لەزی خۆی نەبوو وەرحاصل بۆیە من پێم وایە ئێستا ئەبێ تەشدیدی هەنگاوەکان بکەین بە ئیتیزاری ڕیفراندۆم و سەربەخۆیی ئما کاک مەسعود هەمووی ئەتیباری خۆی سیاسی و تاریخی لێدەست بدا بۆی پاشەکشە بکاو بڵێ کاکە من تەسلیمی ئەو ئیرادەیە بووم کە نەخێر کاک عەدنان عوسمان کاک فلان تۆ ڕاستەکەی من پاشەکشەم کە پێم وانییە کاک مەسعود بووم کاس وە واقعش ئەومان پێ ناڵێت کە کاک مەسعود مکلفە مەجبورە ناچارە ئەو زەختەی لەسەرەکە دەبێ وا بکە یان دەبێ ئەو بکە کە نایکە یان دەبێ هەنگاوەکانی بەرەو سەربەخۆیی تەشدید بکرێ بۆیە من پێم وایە دەبێ مەسەلەی سەربەخۆیی هەنگاوەکانی تەشدیدکەین ئەوە چارەسەرە سپاس.